حوتەمین پیشانگای نێودەوڵەتی کتێب خولی سەرۆک تاڵەبانی کە 11 ڕۆژ بەردەوام دەبێت، هاوڵاتیان دەتوانن لە سەعات 10 بەیانی بۆ 10 شەو سەردانی بکەن. حوتەمین پیشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بە بەشداری 250 دەستگای چاپ و ناوەندی ناوخۆیی و بیانی لە 16 وڵاتەوە بەڕێوە دەچێوتیایدا هەزاران ناونیشانی کتێب نمایش دەکرێت. لە نێو پیشانگاکەدا ڕۆژانە چەندین پانێڵ و کۆڕی ئەدەبی ساز دەکرێت. حەمید ڕەزا شەعیری دەربارەی ڕۆمانی بەندەرفەیلی دەدوێ و جەبار سابیر باس لە گرنگی وەرگێڕان دەکات. ممنونم از دعوت نمایشگاه بین‌المللی کتاب سلیمانیه. زۆر سپاسی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەکەم. خۆشحاڵم کە پێشوازی باشکراوە لە پێشانگاکە. چەند جار هاتووم بینیمە بەردەوام هاوڵاتیەکی زۆر لە گەنج و تازە پێگەشت و دێن بۆ ئێرە. ئەم پێشوازیکردنە لە کتێب بۆ کولتوری خوێندنەوە کە لە گەشەکردندایە بۆ من مای خۆشحاڵی و بەختەوەریە. من لە پانێڵەکەدا کە بەڕێوە چوو دەربارەی ڕۆمانی بەندەرفەیلی کە لە ڕۆمانە زۆر باشەکانە کە مەریوان هەڵەبجەیی وەرگێڕانی بۆ کردووە. ڕۆمانەکە ژیانی مرۆڤێکە لە کاتی لەدایکبوونیەوە وێنا دەکات تا کاتی لاوێتی. بەندەرفەیلی کاراکتەری سەرەکی ڕۆمانەکەی لە زیندان لەدایک بووە. بەرنامەی ژیانی نووسراوەتەوە، بۆیە ئیرادەی ژیانکردن بەو شێوەیە کە لە هەموو مرۆڤێک لە جیهان نەتوانێت هەیبێت کەلی سەندراوەتەوە. بەندەرفەیلی فێرمان دەکات کە چۆن دەکرێت ئیرادە لە مرۆڤێک بسەنیتەوە کاتێک ئیرادەکەی لەدەست دەدات. ئەبێت بە کاراکتەرێکی ئۆتۆماتیکی کە لەگەڵ ئامێرێک جیاوازی نییە وەک ئەوەی ڕۆبۆت بێت. زیندان بەندەرفەیلی دەکات بە ڕۆبۆت و ئیرادەی لێ دەسەنێتەوە و هێزی بڕیاردان لەدەست دەدات. تا دوران نوجوانی خۆی ئەم پێشانگای ساڵانە کاکرێتەوە بۆ جۆراوجۆرکردنی بابەتەکان سەرباری فرۆشتنی کتێب و ئەوە کۆمەڵێک چالاکیەکەکەەوە چالاکیانەکێکیان ئەو پانێڵشتەیە کە ڕێکی خەن هەم بۆ نووسەر هەم بۆ وەرگێڕانە کە لێرە ئەیانەوێت لەگەڵ خوێنەرەکانی ئاشنا بن. بۆ خۆم بەشداریم نەکرد، بەڵام وەکو خودی پێشانگاکە من لە دەستگای سەردەم و لە ناوەندی ڕۆشنبیری ڕەهان نزیکەی 20 کتێبێکم هەیە کە لێرە خوێنەر ئەیخوێنێتەوە و لێرە ئەفرۆشتەوە. هەر لەبەر ئەوەش ئەم چالاکیەکی باشە، بەڵام ئەکرێ باشتر بێت. وەرگێڕان هەر گرنگە، ئەوە قسەیەکەی کاڵێ پردی نێوان کللتورەکانە وەرگێڕان ئەبێ بکرێت، چونکە هەموو کەسێک هەموو میلەتێک هەموو کۆمەڵگەک ناتوانێت بە زمانی ئەو بەڵێن بە ڕووسی بە ئینگلیزی بەچیچی بخوێنێتەوە. بۆیە وەرگێڕان گرنگە، بەڵام وەرگێڕانی تر ئەبێ پوخت بێ، ئەبێ باش بێ، ئەبێ ینی وەرگێڕان نەبێ کە لە دەقە ئەسڵەکەشان نەبێ کەمێک ینی لەو زۆر دوور نەبێ. من بۆ خۆم ئەوەی کێسا قسەی لەسەرەکەم دوو ڕۆمانی خات و هایدەر ڕەحیمیە. هایدەر ڕەحیمی کوردە، هاوڵاتی شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. دوو ڕۆمانی نووسیە من لەم ساڵانەیە ناسیم بەڕاستی، یەکیان بە ناوی بنبەستی بێساز، یەکیان بە ناوی تەمیانەوەیە. دوو ڕۆمان بە قەبارە زۆر گەورەنین، بەڵام بە ناوەڕۆک زۆر گرنگن بۆ دواندنی خوێنەر و کۆمەڵگەی فارسی کە ئەم وەکو کوردێک کارکتەرەکانی کوردن دوانیان لە لای پیاوێکی دەوڵەمەندی ئیشەکەن، پیاوە دەوڵەمەندەکە دکتۆرێکی دەرونیە ئەوێت تاقیکردنەوەیە بکات لەسەر کچەکەی کە ڕۆژانە ئەم دوو کەسە چاودێری ئەکەن بە پارە بزانێت چیەکە چی ناکە. لە ئەخیرا کۆمەڵەشتی بۆ دەرەکەوێ هەموو هاوینێک یەک دوو کەس ئەگرێ بۆ ئەم ئیشە. ئەوەی تریشیان باسی بابەتی سیغە ئەکا لە کۆمەڵگەی ئێرانیە بە ناوی بنبەستی بێسازەوەیە، کوڕێکە لە لای پیاوێک شاگردی پیتزا ئیلە ئاخری. من ئەم ڕۆمانانم پێ جوان بوو کاتێک خۆی کە خوێنمەوە 2 ساڵێک پێش ئێستا، ئیتر دوایەوەی کە خوێنمەوە بڕیارمدا لەگەڵ خۆیان قسەم کرد، وتم من ئەم ڕۆمانانە وەرەگێڕم بۆ کوردی. جا باشەکەی لەوەیە بوو کە ئەم خۆی کوردی ئەزانێ بخوێنێتەوە، بەس نازانێت بە کوردی بنووسێت. لەبەر ئێوان زمانیان هەر بە فارسیە، لە ڕاستیە لەوێ زمانی کوردی قەدەغەیە، بۆیە باشەکەی لەوەیە بۆ ئەم دوو ڕۆمانە بەختەکان لەوەیە بوو کە خاوەنەکەی توانی بیخوێنێتەوە. یعنی وەکو وایە خوێنەری کورد لێرە لە هەر شوێی دنیا بێ ئەم ڕۆمانانەی بە کوردی خوێنبێتەوە و نووسەرەکەش بە کوردی نووسی بێت.